اما نموداری امروی دراوی الکترونی لونای ترا کلاسیک که هر وکوازانین که لونای یکم که اسابویت ام لونا هاوران که استانرخکی $5.29 بلام لونای دوام که هر وکوازانین که لماوی رابردو دا داکشانه که زور گوری بخواه بینی بویتا لونا کلاسیک واتا لونای دوهم اما بسیار زور کسل ایوه که کی لونای کلاسیک که همان ترا کلاسیکه نرخکی دبیتا و با $1 یا خود $2 یا خود $5 لم ویدیو دا بوی و باسه کم که ابیت ام لونای چه کارک انجام بدد بو اوی نرخی لونا دیسانوا بگتوا لاینی کم $1 بو اوی براسی زور کس لاری لونا کلاسیک و ببید با دولمند بیناری ام ویدیوی بن تا کوتای ویدیو که با پیش میخن چون که لناو راسی ویدیو که باسی تو کنسوزی گوری دراوی الکترونی لونا کلاسیکی شکم بو اوی براسی ام ویدیو زور بو ایوا سوتمن به و ایواش لعنی کم لونای کلاسیک بکرن بو اوی لعینده دا براسی لری ام دراو الکترونی و ببن با دولمند بناوی خواه سلاو هاوران هیوام لر شنده بن ساخو سلامت و تندروز بن انشالله برزان دیستان و منیحات معین لخزمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیره ویدیوکانی بده سنانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بده سنانی پاره لانترنت هر وحالا چنل یوتیوبی بده سنانی پاره لانترنت با برزانه که یکم جارو چنل یبینن لیره چنلی بده سنانی پاره لانترنت که من نیات معین هفتانه 4 ویدیو لریو چنل و بلاوه کموه که ایوه بی برام بردتوانن دراو الکترونیاکان و هر وها $1 امریکی به دست بینن بو اوی ایوه هیچ اکلا ویدیوکانی داتو لدست ندن که من بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگولای تنش شالاک بکن بو اوی هر کاتی کم ویدیو یک آپلوت کم یا خود بلاوه کموه یوتیوب لره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیو کام ببینن بله آوران هر وکو نزانم حتی چه حدی که ایوه آگادارن که استا لونای کلاسیک که لونای دوامه هاتوه براسی روزانه تو کنسوزیه که بو اوی او کسانه که لری لونا کلاسیک و ضرره کی زوریان کرد دیسانه و لاینی کم بین و ام سیستمی که استا سیستمی تو کنسوزیه واتا زیادترین تو کنکانی بفاوتینی بو اوی نرخی هم دراوه لو سالانه که لپیش مانه براسی بگاته $1 و $2 حتی کو $5 پیش اوی بچینه سر اوی که کی نرخی لونا تبی چی کاری که انجام بدد که نرخی کی بکته $1 و هر وها $2 و $5 لیرانه تحلیل کی نو کوین مارکتی دراوی الکترونی لونا کلاسیک کن که لیرانه عزیزان هر وکو بینن 1 میلیون کس ام دراوان لواش لیست خوان هیا و هر وها استال رتبه 216 کریپتوکارنسیه و لیرانه هر وکو دین خاروا و لسر نتورکی خودی لونا و چند نتورکی تر سولونا و هر وها بایننس و اتریوم ایواتوانن ام دراوی بکرن لیرانه استا مکس سپلای توتال سپلای هم در هاوران هر وکو بینن نزدیکی 700 تریلیونه که براسی مکس سپلای گلک زوره بلان بکوی گشتی توتال سپلای هم در 6 تریلیون و 500 میلیارد توکنه و هر وها ولومی 24 کاتجمری هم در هاوران 138 میلیون $، و هر وها مارکت کپی 557 میلیون و 840 هزار $. بو اوی هاوران براستی شتکس رازگوانه لگل ایوابم که استا دراوی الکترونی لونا روزانه نزدیکی 1 میلیارد تو کنسوزیه که و تا 1 میلیارد تو کنسوزی بو چیه هاوران بو اوی براستی توتال سپلای هم دراوه کم بکریتوا و کاتی کیش که توتال سپلای هم دراوه کم بوه زور آساییه که نرخی هم دراوه برو هلکشانه کی گوره دروه بلام بو اوی زیاتر بو ایوا روم ببیتوا که لونا کلاسیک کی نرخه کی دبیتا $1 با لیرانه یک حسابی بکین برزانم استا که لونا کلاسیک 1 میلیارد تو کنسوزیه که جارانی 0.4084 که دکات $84,000 و تا لونا روزانه $84,000 تو کنسوزیه که براسی 1 میلیون
توکانسوزی زۆر کەمە هاوڕان پێویستە لۆنا زیاتر توکانسوزی بکە بۆ ئەوەی بەڕاستی نرخەکەی بە زووترین کات نرخی 1 دلاری دیسانەوە دراوی ئەلکترۆنی لۆنا کلاسیک ببینیت. ئێستا کە لۆنا هەروەکو گوتم 6 تریلیۆن و 500 میلیارد توکەنە واتە ئەگەر لە ئێستادا دراوی ئەلکترۆنی لۆنا هاوڕان بگاتە 1 دلار واتە 6 تریلیۆن دلار 6 تریلیۆن و نیو دلار واتە 5 چاوەندەی کولی هەموو مارکێت کەپی کریپتۆکارنسی کە ئەم شتە لە عەقڵا ناگونجێ هاوڕان. بەڵام پێویستە هەروەکو گوتم کە لۆنا توکانسوزیەکی گەورە بکات بۆ ئەوەی بەڕاستی لە چەند ساڵی داهاتوودا بگەینەوە نرخەی کە 1 دلارە لایەنی کەم 1 دلار بۆ دراوی ئەلکترۆنی لۆنا. بەڵام لێرانە ئەگەر ڕۆژانە هەروەکو حسابمان کرد 1 میلیارد توکەنی لۆنا توکانسوزی بکات واتە بفەوتێنێ دراوەی 18 ساڵی ئەخایانی هاوڕان 18 ساڵی ئەخایانی کە دراوی ئەلکترۆنی لۆنا لێرانە نرخەکەی ببێتەوە 1 دلار واتە 18 ساڵی تر ئەگەر بەم شێوە زەعیفای توکانسوزی بکات. بەڵام ئەگەر بێت و هاوڕان ئەم توکانسوزیە زیاتر بێ با لێرانە ڕەش بکەینەوە بۆ نمونە 10 میلیارد توکانسوزی بکات و هەروەها جارانی نرخی ئێستا 0.123484 یەکسانە بە 840,000 دلارەکە. ئەگەر بێت و لۆنا ڕۆژانە 10 میلیارد توکەن بسووتێنی و بەڕاستی ئەمە شاهدی بەرزبوونەوەی نرخی لۆنا لە 2 ساڵی داهاتوودا دەبین هاوڕان. بەم شێوە نییە کە لۆنا مانگێک یاخود 2 مانگی تر بگاتە 1 دلار. ئەمەوێ ڕازگووانە لەگەڵ ئێوە بم ئازیزان واتە ئەگەر لۆنا بێت ڕۆژانە 10 میلیارد توکەن بسووتێنی کە واتە ڕۆژانە 840,000 دلار بسووتێنی اینجا لە ماوەی 690 ڕۆژ یاخود 700 ڕۆژی تر دراوی ئەلکترۆنی لۆنا نرخی یەک دانەی تقریبەی ئەبێتە 1 دلار. بەڵام لێرانە یەک شتی تر هەیە ئازیزان یەک شتی تر ئەگەر لۆنا کلاسیک بەڕاستی کە ئێستا توکانسوزی گەورەیەکە ناتوانین بڵێن گەورە بەڵام توکانسوزی شەکە کە ڕۆژانە 1 میلیاری دەسووتێنێ. بەڵام ئەگەر ئێوە بوونمونە بای 100 دلار لە ئێستادا لۆنا بکڕن کە من هیچ سیگنالێک بۆ کڕن بۆ ئێوە بڵاو ناکەمەوە ئازیزان ئەمە تەنها تەحلیلێکە کە من بۆ ئێوەکەم بڕیاری کڕین یاخود نەکڕینی هەر دراوێک لە ئەستۆی خۆتانە زەرەر و قازانجیش لە ئەستۆی خۆتانە ئازیزان واتە من بەرپرسیار نیم لە زەرەر و قازانجی ئێوە واتە ئەگەر ئێوە بای 100 دلار لە ئێستا لۆنا بکڕن لە ماوەیەکی ترا بگاتە 1 سنتیش واتە لێرانە ئازیزان 100 دلارەکەت دەبێتە نزیکەی 10,000 دلار کە بەڕاستی قازانجێکی خەیالیەکەم. ئەم ڤیدیۆشم لەسەر داواکاری ئێوە بڵاو کردەوە چونکە زۆر کەس کامنتیان بوو من نووسیبوو یاخود لە فیسبوک مەسیجیان بوو من نووسیبوو کە کەی دراوی ئەلکترۆنی لۆنا کلاسیک دەبێتەوە 1 دلار چونکە مارکێت کەپ زۆر گرنگە ئازیزان و هەروەها ڤڵومی ڕۆژانەی و توتال ساپلای دراوەکەم. هەروەکو بۆیان باس کرد لە توکانسوزی ئێستا دەکە لۆناکە 18 ساڵی ئەخوانی کە دراوی ئەلکترۆنی لۆنا ببێتەوە 1 دلار. بەڵام هەروەکو دیسانەوە دووبارەیەکەمەوە ئەگەر بێت و لۆنا دراوی لۆنا کلاسیک ڕۆژانە 10 میلیارد توکانسوزی بکە لە ماوەی 2 ساڵی ترا نزیکەی 2 ساڵی ترا شاهدی بینینی نرخی دراوی ئەلکترۆنی لۆنا دەبین. هەر ڕخنە کامنتسارێکە بوو لە ژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.